پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە، بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک وەردا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان، تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە، لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەی چوارشەممەیە و کاتژمێر 9 کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی ئازیز، من بنار مستەفام و خۆشحاڵم چوارشەممەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 29 ئۆکتۆبری 2025 لا دووتەوە پێکاتوە. سەرتا قسە و باسێکمانە بێت لەسەر مەسەلەی هەڵبژاردن و ئەو فەزای تێداین و ئەو بەڵێن و وعد و قسە و باسان و لێدوانانەی کە لە میانەی هەڵبژاردنەکانە لەلایەن پلانەکانی بەشدار بۆ دەکرێت. واتەوەری دووەمیشمان تایبەتە بە سەرهەڵدان و بەدەسەڵات گەیشتنی ڕەوتێکی ڕاسیستی و فاشستی لە ئەمریکا و ئەوروپا و مەترسی ئەم ڕەوتەوە و پەیامێکیش بۆ کوردزمانان لە دەرەوەی کوردستان. لە کۆتاییشدا لە نزیکبوونەوەی ساڵ یادی شۆڕشی ئۆکتۆبەر سەرنجی پێشەنگکە پێشتر تۆمار کراوە ریپۆرتاچێکی چەند خولەکی کورتە سەبارەت بەم شۆڕشە. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمەندەی خەنەڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان.
مەڵە بینەرانیازی سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بەو لێدوان و بەڵێن و قسە و باسانەی کە لایەنەکانی بەشداروی هەڵبژاردن سەبارەت بەم هەڵبژاردنە دەیخەنەوە. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ جەمال موحسین سەرنووسەری گۆڤاری دیدگایی سۆسیالیستی. جەمال موحسین ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەتان باش، سپاس و سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. ئەمەوێ سەرەتا بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم فەزای هەڵبژاردنەی کە لایەنەکان قسە و باسی تیا ئەکەن و لێدوان ئەیەن وا هەستەکەی یەکەم جار بێت و تەجروبەیەک نەبێت و هەمووی گرێدراوە بێت بەم هەڵبژاردنەوە. لایەنەکان پێویستیان بە دەم و متمانەی خەڵکیە بۆ ئەوەی کە ئەم بەرنامانەی کە هەیەە جێبەجێ بکەن. ئەمە بۆچی وایە و ئێوە چۆنی ئەبیرن ئەم فەزای هەڵبژاردنەی کە ئێستا لە ئارادایە؟ بەڵێ طبعاً کە لە هەموو دنیاە کاتێک کە مەسەلەی هەڵبژاردن بۆ پەرلەمان دیێتە پێشەوە، ئەحزابەکان بە جۆرێک ئاکتیڤترە بنەوە، چالاکترە بنەوە لە پێشووتریان خۆیان دام و دەستگاکانیان، دەستگای ڕاگەیاندنەکانیان و حتا سەرانیان کەسە بەرچاوەکانیان زیاتر لە کاتی تر. ئیتر هەری خۆ بە مەسەلەیەکەوە ئەگرن و یاخود با بڵێن دێنە مەیدانەکانی خەڵکەوە ئەڕۆنە ناو خەڵکەوە. ئەم شتە ئەم نەریتە لە نێو پەرلەمانی هەموو دنیا ئەم شتا بینیت. ئەوەشی کە ئێستا لە کوردستانە عێراق ڕۆبەجیا لەوەی کە خودی پەرلەمان و هەڵبژاردن لە کوردستانە جیاوازیەکەی چیەوە، تایبەتمەندێتی ئەمە چییە لە چاو وڵاتانی باڵین بەناو دیموکراسی و یا پێشکەوتوترە، ئەمان بابەتێکی ترە. بەڵام لەگەڵەوەشە هەموو ئەحزابەکانەکەونە بانگەشە بۆەوەی کە ئەو بڵێ حیزبەکەی من باشە، دەنگ بە من بدەن، ئەو بڵێ ئەم وعد بەڵێنی جیاواز بدا و ئەمە توونەکەنەوە فەزایە. بۆیە تاو جێگایی بەماگەڕێتەوە، تاو جێگایی کە بۆ ئەوان دووبارە چوونەوە نێو دەسەڵات و ڕسمێدان بە دەسەڵات و دووبارە با بڵین تازەکردنەوەی ماوەی دەسەڵاتدارەتیانەکەن، ئەمە شتێکی ئاساییە. بەڵام قسە لەسەرەوەیە کە هەرێکە لەوانە پەیامیان چییە، هەرێکە لەوانە قسەیان چییە، هەرێکە لەوانە ئەوێت چ وعدە و دێ بخاتە بەردەمی خەڵکەوە، ئەوانە بانگەشەکانیان چییە. وەگەر بێتە سەرەوەی کە بانگەشی هەر لایەن و حیزبێک چییە، ئەوە ئەبێ بە بابەتی ئەوەی کە چۆن مەسەلەن تاوتوێی ئەوە بکەی کە سەرڕای ئەوەی کە لە قسەکەی تۆشا هاوکەوەی کە خەڵک تەجروبەی نەبێ وایە یەکەم جار بێ. بەڵام لە کاتێکە هەموو کەسێک کەزانە سەرڕای هەر بەعد و وەڵێنێک بیدەن، هەموو ئەم حیزبانی بە تایبەت حیزبەکانی کوردستان ئەگەر زۆرتر بڵێم بە تایبەتیش یەکێتی و پارتی کە هەموو خەڵکیان ناسێ وەزانێت چۆنن و بەڵام فەزاگەرمەکەنەوە کۆی کە ڕۆژێ لە ڕۆژان ناڕزایەتی بەرامبەر ئەمانە دەرنەبڕابێت، ڕۆژێ وەلێ ئێستاشا نەفرەتی خەڵک بەرامبەر ئەمانە نەبێت. بۆیە دێن لەم فەزایش کەڵک وەرەگرن بۆی بێن قسە و بانگەشەکانی خۆیان یاخود وعد و وعدەکانی خۆیان دووبارە بەبوونی هەڵبژاردنەوە بڵاو بکەنەوە. بڕێک ورتر بچمە ناو ئەو قسە و لێدوانوانەی کە ئەکرێت یان شێوەیەکی گشتی لێوەرگرم بە لێکێتیەوە دەست پێ بکەم. ئەوەی کە ئەیبینی لەم هەڵبژاردنەدا و هەڵبوت هەڵبژاردننی پێشوش لە بەرامبەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا زیاتر لە بەرامبەر پارتیا وەکو ئۆپۆزیسیۆنێک دەردەکەوێت. یعنی قسەکانی ئەوەیە ئەمەی کە تا ئێستا پارتی هەوڵیا بەوە نەکراو بە ئێمە ئەکرێت، هەر بەیەکێتی ئەکرێت، هەر یەکێتی بەدیلە. باز لەوە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی چیان پێ نەکراوە چیشان پێ ناکرێت وە ئەوەی کە لە بەغدا متمانەی هەیە و ئەتوانێت لەگەڵ لایەنەکانە ئەڕێبکەوێت هەر یەکێتیە. کۆمەڵە قسەی تریش بەڵام جارێ لەسەر ئەم تێڕوانینە ئێوە چ سەرنجەکتان هەیە؟ من باجارێ لەسەر ئەوە بڵێم کە چەندێک ئەو خۆی وەکو ئۆپۆزیسیۆن هەڵ ئەخات، ئەمە مەسلەیەکە کە جێگەی باوەڕی هیچ کەسێک نییە تەنان بە لایەنگرانی خۆشیانەوە. یعنی ئەوان لە ساڵی 92 لەگەڵ پارتیا شەریکن، تا سەردەمانێک بوو جەنگ و شەڕی ناوخۆیان لەسەرەوە بوو کە زۆرترین حیسا و زۆرترین دەسەڵاتگرتن بەسەر داهات و سەرۆەتی کۆمەلگایە لای خۆیان بێ لەسەر هەزاران کەس کوژرا، مەیدانی شارەکانیان کە بە مەیدانی جەنگەکانیان لەگەڵەوە دانیشتنەوە و ئیتفاقی واشنتۆن و 50 بە 50 چی هەتا مەخیرانە هێناویانە. بەڵام ئەوەی کە یەکێتی ئێوە بڵێ
هەموو خەڵکەزانێ بە حکمی جێگە و ڕێگای یەکێتی و پارتی وە دەوڵەتانێکی ناوچەکە پاڵیان پێوەدا و پشتیان پێوەداوە بە حکمیەوەی کە لە چوارچەوەی هەلومەرجی تازە و ئاڵوگۆڕەکە لە ناوچەکەیەت و ئەو هێزەی کە پشتی چۆڵ ببێ لە بەرامبەر هێزەکەی ترا لاواستر لە هاوسەنگیکی لاواسترا بێ ئەما بینین جاربەر جاروبار هەڵبەز و دابەزی کردووە جار بۆ پارتی لاواستر جێگە و ڕێگەی بۆ جار بۆ یەکێتی بوێتی بە مەعنا سیاسی و واقعەکەی بەڵام ئەوەی کە لەسەر دەسەڵات چۆن شەراکەتیان کردووە چۆن ڕێکەوتون ئەمانە مەسلەیەکی تریانە بەڵام تۆ تەمەشای ئەم منەتوانم بڵێم لاڵانەوەی سیاسیە لاڵانەوەی سیاسی بۆی بڵێ تۆ ئیستحقاقی ئێمەجان بێ بێەوەنەمان پێ بدرێ موقعیەتی تۆ لە چاو پارتیاکە دابەزی بێ ئیترە مەشتێکی ترە بەڵام لەگەڵەوەشە ناکرێ بەشێک لە شادەمارەکانی ئابووری ئەم کۆمەلگایە بەشێک لە بازرگانیکردن بەشێک لە هێنانی مەواد و پێداویستی بەشێک لە دەرمان و حتا لە جگەرە و مشروب چی و چیوە بگرە بەشێکی لایەکی بەدەست سەرمایهدارانی نێو حیزبەکەی یەکێتیەوەیە و پارتیش دەزانێت ئەمە بە حەزفکردنی ئەمە لابرنی ئەمە ئیمکانی نیە واقعی نییە بەڵام ئەم دیعایەکێتی بۆ ئەوەیەتی کە بڵێ بە خەڵک بڵێ بابە وە لە بەرەوەی ئێمە سنگمان کەم بووە سنگ و سوکمان لەوێ کەم بووە هاوسەنگیمان کەم بووە ئەگەر بەهێز ببین و لە عێراقیشە بە قوتێکی زیاترۆ بچینە ناو پەرلەمانی عێراقەوە لەوێەوە لە مەرکەزەوە گۆڕانکاریەکەین وا بێبین با بڵین ئەوە خەڵچینە بەم بوونەوە ئێوە دەنگ بن بەمە ئەسەر تۆ تەمەشاکە ینی لە دەمی سەرانی باڵایانەوە ئەڵێن ئەگەر ساڵانی پێشوو خەڵکێک کە ناڕازی بوو لە پارتی دەنگی بە ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی ترداوە ئێستا وڵانانە دەرکەوت هیچ ناکەن دەوەرێتە دەنگ بن بەمە ئەمە فقط کۆکردنەوەی دەنگە تەنها بۆەوەی کە تۆ بڵێ بابە ئاخر خۆ ئەگەر بۆ نمونە ئێستا وەکو ئیحسائیەش تەماشای بکەی وەکو بەشداری خەڵک لە نێو هەڵبژاردنە لە 100 با فەرزن وەک گریمانێ بڵێن لە 100 چ لە چێ بەشداریەکە بشتێ ئیتر ئەوە بەقەدەر ئەوەی کە ئەوانەڵێ من زیاتر منە ئەوان زیاترێ ناو دەسەڵات دابەش بێ لە بینیانە ئیستحقاق بۆ ئەوان معناکەی ئەوەیە کە لە شادەمارەکانی کۆمەلگای دەستی زیاتریان بڕوە سوڵتەی زیاتریان بڕوە ئەگەر نا چێ چەند ساڵە دەستی ئەمانەی گرتووە لە سەرۆکایەتی حکومەتەوە بەدەستیانەوە بۆ لەسەر یعنی ما بەسمزە ئەنجومەنی وەزیرانەوە بەدەستیانەوە بۆ لە ساڵانی پێشوە و لە ئێستاشە هەتاکو ئێستاشی لەسەر بێ جێگیری سەرۆکی حکومەت کادری باڵای ئەوانە یعنی چی یعنی چۆن ینی چمانایکی ئێمە تۆ بڵێ لەبەرەوەی ئێمە تەواو سوڵتەمان نەبووە دەسەڵاتی تەوامان نەبوو جاگەر بمان بێ چۆنە بێ ئەم شارەوە بێ خزمەت بێ ئەی باشە هەم داهات و پارۆپۆلیکە لەم شارەیە بوو کوێچێ وە کەسێکیش نازانێت ئەی بۆ لەوە ناپرسرێتەوە ئەو ملیارە کە ئێستا کەسی ڕقام ژمارەکانی بە وشکڵە واقعیە کەشف ناکەوانە لەکوێچی بۆیە بە بڕای من وەکوتم ئەمە ئەچێتە بابی بانگەشەیەکەوە کە هاگەرم و گوڕیەکی پێدەن و ها بڵێن ئێمە ئێسایتر بەم جۆرە دەنگەکانمانەچێتە سەرەوە بەتایبەت خۆمان نەزانین کە یەکێتیش لەم ناوچانە بەڕاستی ئەوەی کە بە معنایەک نەیاری بۆ ئەو نیشانداوە یا بیستێتی نفوز لەو بەرێ بە هەر معنابێ ئەمانیان جۆرە خستۆتە کەنارەوە کو خۆمان بینیمان لە ڕووداوەکانی لە لەزارەوە کو بینیمان لە زیندانیکردنی شاسوار عەبدولواحیدەوە کە هەموو ئەمانە ئەوان پێیان وایە بەم جۆرە جموجۆڵەیان جموجۆڵە سیاسیان کە کردویانە ئەم بانگەشەیەیان تەواوەکە تەکمیلی ئەمەیانە کاڵێ ئاجا ئێمە ئێستا ئەگەر بچین زیاتر ببین وەکوی خەڵک نەزانێت کە ئەوانە بۆ خۆیان بەشێک بوون ئەگەر براگەورەیە هەردووکیان جوتە و دوانەیەک نەبوو بن برابچووکیان بوونی تر گەوری برابچووک لەوانەیە جیاوازەیەکی زۆریان نەبێ مەگەر بە مشت داوەشی بکەن جیاوازێک ئاس پێ بکەی بەرحەڵ لە ملیارەها ملیار دۆلار و ئیمکانێت لەو کۆمەڵگایە هەیە بەشی ئەویان هەبەر کەوتووە کە ئێستا ئاڵێن لە دەستی ئێمەیانە بۆ بەزەگەر لە دەستی ئێمە بێ خزمەتەکەن من پێم وایە ئەمە بانگەشەیەکی بێناوە ڕۆکە و خەڵکی شەزانێ بەڕاستی و تەنانەت بن پێم وانە بەغێری کەسانێک کە بە هەر حاڵ بڵێم بەژەوەندیان لەگەڵ ئەوانە گرێدا بێ بتوانێت هەمان ئەو قسەی ئەوان بۆ جۆرە بکاتەوە بەڵێ لەسەر وردەکاری و هەندێک لێدوان و قسەی تری یەکێتیش ئەمێ پرسیار بکەم بەڵام جارێ کاتەکە لەبەرەوەی کە مەحدودە
بێن مەسەر لایەنەکانی تر کاتمە دواتر دێمەوە سەری. بەڵام پارتی بە شێوەیە خۆی دەرەخات کە متمانەیەکی زۆری بە خۆی هەیە، دەڵێ لە هەڵبژاردنەکانی کوردستان 800,000 دەنگی هێنا، ئەمجارە ئامانجەکە ئەوەیە 1 ملیۆن دەنگ تێپەڕێنێ وە وێنەیەکی وا لە خۆی پیشانەیە کە خەڵکی کوردستان بەگشتی لە پشتیەتی. بۆ نمونە زۆر باز لەوە ئەکەن کە بەغا هەوڵیدا لە ڕێی نەدانی موسەی فەرمانبەرانەوە خەڵکی لە بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێمە ڕاپەڕێنن، بەڵام خەڵکی خۆڕاگر بوو لە پشت دەسەڵاتدارانی خۆیانەوە ڕاوەستان. ئەمە ئەوێکی پەیامێک بدات ئەم نیشاندانی خۆ بە متمانە بە خۆبوونە. ئەگەر ئەوان متمانەیان بە خۆیان بواە و خەڵک بە واقعی ئەوانی خۆش بیویستایە، ئەگەر ئەوان بەڕاستی خەڵک دەنگی پێبدانایە و بیان خستنایەتە سەر و سەرشانیان، پێویستیان بەوە نەبوو ئەو هەموو چەکدار و میلیشایە بە پارەی دزرایی کۆمەلگا بەخێو بکەن و خەڵکی پێسەر کوتکەن. پێویستیان بەوە نەبوو زیندانەکانیان سێخناقەکەن لە خەڵکیە کە دەنگی ناڕەزایەتی هەڵە بڕێ. پێویستیان بەوە نەبوو کە لە جیاتی دادگاییکردنی با بڵین تاوانباران بچن لەولاوە داڵدایان بدەن. خەڵگەمەوەمان نازانێەوە بە هەمانە ئەندازەی من وتم خەڵک لەسەر بانگەشەکانیشی تێزانێت، لەسەر پارتیشی زانێت. ئێستا ئەوەی کە ئەو پێی وایە لە زیاتی 800,000 ملیۆنێکیان یا سەروتریش بەڕاستی حکمەتی چیتیانی هەموو وەزانن کە ئەم حیزبانە قابلی ئەوەیە کە ئیمکە پارە و پولی دنیایان لە بەردەسایە، ئیمکانێتێکی دنیایان لە بەردەسایە، حازرن بە ئەنواع و ئەشکال تەخشان و پەخشانی بکەن تا دەنگ بکڕن، تا خەڵک بکڕن دەنگیان پێ بدە، خەڵکانێک بکڕن، حتا لە ئەنواع فرتوفێڵ و تەزویر و ئەوانەوە هەموو ئیمکانێت و پارەی و توانێت تەکنۆلۆژیوان لە بەردەسای بچنەوانە بکەن. ئەمە یەک. دوو، ئەگەر 800,000 نەبێ و ملیۆنیش بێت تۆ بڵێ ملیۆنی 500 تۆزە خاتریشیان بگرە. بەڵام چییە بەرنامەی کاریان چییە؟ ئەمیان ئەڵێ کەرکوو ڕزگارکردن، وەڵێ نە ئەو لە جێ باە ڕزگار کراوە. ئەمیان ئەڵێ ئەگەر ئێمە بەقەدەر ئەوان وەکو لێ پێشواوتن بەقەدەرەوە دەسەڵاتمان ڕۆژ تا خزمەتمانە کرد. نە ئەوان ئەڵێ ئەگەر بێن سلێمانی ئەم جارە بێ دەنگ بە ئێمە با تاقیمان بکەنەوە. بابە من وەکو لە تعلیقێکمان نووسی بووم، پارتی پێویستی بەوە نییە سلێمانی تاقی بکاتەوە، یعنی سلێمانی پێویستی نیە پارتی تاقی بکاتەوە، تاقی کراوەتەوە ئیمتحانیا و ڕاستە بووە و تازە مەجای ئیکمالیشتیشی دیان نەماوە تا بڵێ دەورەی دووەم ئیمتحانەداتەوە. خەڵک ئەزانێ بەرنامەیان چییە، کاریان چییە، بەرنامەیان بۆ چاکردنی ژیانی خەڵک چییە، چی ئەڵێن لەسەر نەهێشتنی بێکاری، چی ئەڵێن لەسەر بژێوی، چی ئەڵێن لەسەر نەک وێرانکردنی خەستەخانەکان و لەولاوە کردنەوەی نەخۆشخانەی ئەهلی کە هەرێکی سەری بە بەرپرسانی خۆیانەوەیە، چاکردنی ڕێگاوبانەکانە، نەگەوەی کە لە کاتی انتخاباتە بێن دووجا دەچاک بکەن و هەموو پارێ امکانێتی پێشووی بخەنە جیرفانی درا و قەت پڕ نەبووی خۆیانەوە. خەڵکە مۆمان نازانێ بۆیان بانگشێوان چکاڵێن ئەگەر ئێمە بەهێزترین و بەهێزتر ببن، جا ئەوەی تر بەڕاستی بە بڕوای من یەکێک لە نەهامەتیەکانی خەڵکی کوردستانەیە ئەوان بەهێزتر ببن، ئەوان بەهێزتر ببن، یعنی لەمانە سیاسی کۆمەڵاتیەکەی لوودبەرزی زیاتر، یعنی باڵا دەستبوونی ئەو سەرکوتگەری کە لە زۆنی خۆیاناییکەن زیاتر، هەموو ئەمانەیە بەڕاستی خەڵک دام دەستگاکانی ئەوان سیستمی ئەوانی تاقی کردوتەوە بە هیچ جۆرە ناتوانەوە بانگشانە بێت. چ ئەوان ئەڵێن کەرکووکمان ڕزگار کردو نازانم چی لەکوێ ڕزگارتان کردووە، مەگەر 16 ئۆکتۆبەر ڕزگاری کرد بێ، مەگەر خۆتان هیچ ئیعتیبارێکتان بۆ ڕێی خەڵکدا نابێ. ئاخر ئەگەر ئەوان باز لەوەکەن ئێمە متمانێ ملیۆنە خەڵک بەدەستێنین، دەی خۆ باشە لە کاتی ڕفراندۆمە ئەگەر ڕێزێکتان بۆ خەڵکدا بنایە، زۆربەی زۆری وە زۆرینی خەڵک دەنگی بەوەدا کە ئەبێ کوردستان سەربەخۆ بێ و کاتیشی بۆ وەختە. بۆچی چون پشتان تێکرد و لەولاوە لە پێناوی هەبوونی پۆستی سیادی و ڕێئاسی لە حکوومەتی مەرکەزیە چوونەوە ئەوەتان کرد؟ چی بوو ئەم پشتکردنە خەڵکەوە بوو کە گوایە ئێوە یعنی ئەبێ بە خەڵک بڵێ ئەوە خیانەتان لە خەڵک و مافەکانی کردووە؟ نا، ئەوانە هەمیشە سات و سەودایان بە مەسائلی خەڵکەوە کردو. ئێستاش لەم بانگەشەیە وەکو خەڵک بە جۆرێ باسی لەکە ئەوەیە کە بەڕاستیانەوەی خەڵکێکی زیاتر بڕوان بۆی بڵێن ئێمە بەو معنای ئیستحقاقەکە دەنگمان زیاترە، ئەبێ ئیمکانەت و پارە و پول زیاتر بێتە بەردەستمانەوە، لەو بوجە و مەسائلانی عێراقا بێ دەستمان زیاتر بڕوە،
بە زیاترین بکەین بەڵام ئەوەی کە چەند ئەمان پێکرێیان ناکرێ مان بابەتی کترە پەیوەندی بۆ هەیە کە ئەوان وەکو ناسیۆنالیزمی کورد لە تەوازن قوای ناو دەسەڵاتی مرکزیە هێزیان چۆنە بێ بۆیە ئەم بانگەشانە هیچ هەر لایەکیانەیەکەن و بە تایبەتی ئەو دوو حیزبەی دەسەڵات کە خەڵکە میێزانێ بەغێری ئەوەی کە دووبارە یانێ خەڵک ڕاپێچکەنەوە بۆ بەڵام لە پێناوی چییە یعنی ساو خۆ خەڵک باشە ئەگەر بزانێ بەرنامەیەکی باش هەیە بزانێ بەرنامەیەکی هەیە باز لە ئازادیەکانی یەکات وەکاری بۆوەکە کاندیدەکانی ئەڕۆن قوربانیەدەن لە پێناوی ئێوە یاسایەکی کارگیری باش هەبێ و کرێکاری باش هەبێ و مافی مانگرتن و خۆپشاندن و ڕێکخراوبوون بە خەڵک بناسێ خەڵک بۆنە توانێت بچێ لە بابە ئەما بێ نوێنەری من بێ نەک نوێنەرەیس کەم کۆمپانیا و سەرمایهدارانی سەربەیەکێتی و پارتی و یا حیزبەکانی تری ئیسلامی و ئەو ئۆپۆسیۆنەکانیان کە شەریکاتی گەورە گەورەیان ساز کردووە بۆی خەڵکە زانێ ئەم بانگەشانە زۆرتر یعنی بانگەشەیەکی سیاسی شەرعیەدان بخۆیانە تا ئەوەکە ئەژیناوە سەیری ئامانجەکانیان سیر بەرنامەکانیان کە بزانەوە کە ئەو شتانەی من ژماردم یاخۆ شتێک لە پەیوەند بە باشبوونی ژیانی خەڵکەوە چییە یعنی ئێستاش لە قسەکانیانە باز لەوەکەن کە یعنی چۆنەڵی زەمی ئەوە بەسەریەکە کەنە هەڵی زەمەم هەیە کە ئەوە گوایە ئەمان ئیشیان کردووە لە بودجێ عێراقا موچە بێت ئەمانڵ نەخەوانیان کرد ئێمە کردومان ئەوانەڵێن ئێمە وشتمانە نەوت بۆ خەڵک بێ نەخێن یعنی ئەمە خەڵک ئەیزانەوە پێم وانییە کە لەم یاریە سیاسیە بتوانێ شتێک بەشت یعنی ناتوانێت گۆڕانکاریەک لە نەزەری خەڵکو ڕوانگەی خەڵکە بەرامبەر ئەو دەسەڵاتە بە تایبێت ئەو دوو حیزبی دەسەڵاتدارە لەم بارەوە بێنێتە پێشەوە با خۆیان هەر بانگەشەیەکیان ببێت بەڵێ لەسەر ئۆپۆزیسیۆنیش بە کورتی قسە بکەین لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەگەر سەرنجێکی گشتی لێبەی هەستەکەی تۆپەکە خەنە ساحەی خەڵکەوە و جۆرەك لە مەترسی پیشانیان ئەگەر بێت و ئەم جارە خەڵک بەشداری دەنگدان نەکات یاخود ئەگەر بچێت دەنگ بە پارتی وێکێتی باتەوە ئەوە هەمان دۆخی ئێستا بەردەوام دەبێتەوە یان تەنانەت خراپتریش دەبێت یانەوەی کە عەلی باپیرەڵێ ئەگەر خەڵکی مرد بن دەنگ نایانەوە بە پارتی و یەکێتی و نەوەی نوێ لە خەڵک لە دڵەوە لە سەدانەوەی خەڵکی لەگەڵنەوەی نوێیە ئەمانە ئەیانەوێ چی پەیامێک بگێن و بە تایبەتی ئەوەی کە ئێستا وەکو بەدیلێک دەرەکەون و دەنگدان بە یەکێتی و پارتی درێژەدانی هەمان دۆخی ئێستاە جاکامیان وەک بەدیل دەرەکەون ئەوانیان وە جارە من هەر لەسەر ئەو قسەی عەلی باپیر کاڵە خەڵک ئەگەم مرد بێ قسەیەکی زۆر دواکەوتوانە و عشیرەتیانەی بابی پێچێتەوە بۆ خۆی باشترە بە بڕوای من یعنی خەڵک ئەوانی بینیوە لە شەڕەکانی ساڵانی پێشویانەوە لەگەڵ شەڕی ناوخۆیانە کە بە بەش بە حاڵی خۆیان بەشداریان کردووە بینیویانە چۆن هەلهەلیان بۆ داعش و دەسەڵاتی داعش لێداوە بینیویان نازانن چۆن بچووکترین دەنگ مەرز بوو بێت بەوان تحملیەوە ناکەن کە لە شوێنێکە سەمایەک ببینن ئیتر ئەمە بەدیلی چی شتی چی ئەوەی بە تۆ ناوی نەوەی نوێ و هەڵوێستت هێنا ئەزانی ئەوان بە شێوەیەکی گشتی نوکی ڕمەکە لە ئەحزابی دەسەڵاتدارە بە بڕوای من بەڵام ئەوان بە شێوەیەکی گشتی دەست بۆ سیستمەکە نابن ئێستا خۆ ئەوان ناڵێنە بێ بازرگانیکردن بە ژیانی خەڵکەوە هەڵبۆشێتەوە ئێستا خۆ ئەوان ناڵێن بۆ نمونە خەڵکی کرێگار و زەحمەتکێش ژیانی باشتر ببێ یاسایەکی باشتر بێتە پێشەوە ئەم یەک حیزبیان لەو حیزبانە لە بەرنامەیانەتیاتی بڵێ یاسای فرژنی هەر ئێستا هەڵوەشێتەوە لە پەرلەمانی کوردستانەوە ئەنجا بەرەو عێراقیش یەکیانتیایە بە جورئەتەوە بێ بڵێ بابە ئەم قانونی جەعفەریە تا سەرمۆخ کۆنەپەرستانە و دواکەوتوانەیە نابێ بیهێڵی تێپەڕەوە ئەبێ ئەمە ئیتر ئێمە هەوڵ دەین لە پەرلەمانی داهاتوو ئەمە هەڵبۆشێنینەوە کەسیان خۆ ئەمانە ناڵێت ئیتر بەدیلی چین یعنی چۆن خەڵک لەگەڵ ئەزانی ئەوەی کە زۆرینی خەڵک لەگەڵ یەکێتی و پارتی نییە مانایەوە نییە لەگەڵ ئەو ئەحزابە ئۆپۆسیۆنە نایایە کە ئەوانیش بەش بە حاڵی خۆیان لە شەریکێک لە شەریکاتەکانی هێنانی خۆراک و مەواد و چاو و برنج و فلان و سەر و چیوچێت دەسەڵاتیان هەیە پارە کۆکەنەوە سەرمایە کۆکەنەوە بۆیە بەرنمەکەیان لە پەیوەند بە ژیانی خەڵکەوە نییە ئەزانی تۆ ئەگەر لایەنێکی سیاسی بێتە پێشەوە ئێسا بڵێ من مقابل یەکێتی و پارتی وەستمەوە ئەبێ مقابلی کارنامەی ئەوان بوەستێتەوە کارنامەی ئەوانە بێ وەکوتم ژیانی خەڵکی کارگر و زەحمەتکێش چاک بکە بێ یاسای کار بگۆڕە بێ یاسا مەدەنیەکان دابمەزرێن ئازادیەکان بەرقەرار کە ژیانی لاوان چاک بکە زانکۆکان کە
بڵێن دەرچوانی زانکۆکان کە ساڵهەیە دانیشتون بەپێی ئیشوکاری ناو کۆمەلگازدان مەزرێنێ هەلیکار بۆ خەڵک دابین کە یەکێکاری نابێ بیمی بەکاری و ئیلە ئاخری هیچ یەکێ لەوانە خۆ بەرنامەی توانێ ئەم بەرنامەی کە منێڵم یعنی بێت تۆ بچی هەوڵبەی ئەم گۆڕانکاریەک لەو شتانەیە دروست بکەی کە ئێسایەکی خۆ ڕەنگە لەناو پەرلەمانی چۆن نەتوانی ئەمە بکەی ئەمنێڵم بەڵام چی بجەنگی بۆ ئەم شتە بجەنگی بۆ ئەم بەرنامەیە بەس ئەوان ئەمانە بەرنمەیان نییە جا ئێوە دەنگ بدەن بە ئێمازانی لە عێراق چیتان بۆکەن چییە ئەو شتە چییە چیتان بۆکەن زۆر باشە پێشەوەی کۆتایی پێبین لەبەری کاتکەمامێ پرسیارێکی سەرنجڕاکێشی بینەر ئاراستەی ئێوە بکەم و بە کورتی وەڵام وەرگرم ئێستا قسەمان لەسەر ناوەڕۆکەکەی بوو بەڵام لە شێوەی هەڵبژاردنەکان و شێوەی بانگەشەی هەڵبژاردنەکان هیچ جیاوازێک دەبینی لە نێوان لایەنەکانی بەشداربووی هەڵبژاردندا من نازانم ئەگەر لە نوتقدانە لە شێوازی قسەکردنیانە جیاوازیەک ببینی یەکێکیان ڕەنگە مایکە فڕێ بەدایەکێکیان چوزانم هینێکی زەر کاتە سەرشانی و ئاوای لێ بکە من ئەمانە بە بڕای من ئەمە نییە تۆ ئەگەر بتەوێت تەقیمی ینی هەڵسەنگاندن بکەی بۆ شێوازی بانگەواز سەرنجڕاکێش لەوەیە کە شتێک بڵێ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بێ کە تۆ چی بە خەڵک بڵێ من بڕۆم ئەم جارە لە پەرلەمانی عێراقا ببم لەسەر ئەم مەسەلانە ئەجەنگم جەنگی مەبەستم شەڕێکی کۆمەڵایەتی سیاسی بەرپاکەم کە ئەوانە بکەم ئێتر من بە بڕای من ئەمە ڕەبتی بەوە نییە یعنی هین زۆر کێشەی ئەو کاتە ئەوە نابێ کە یەکێکیان لەسەر ستیج چۆن خۆی عەرزەکە بۆ ئەوکۆی تریان چۆن خۆی ناکە ئەویانەڵە من بە ئەسڵ خەڵکی سلێمانیم ئەویانەڵێ ئەگەر تاقیم بکەیت چییە ئەمە یعنی چییە بە بڕای من هیچ جیاوازیەک لەوەی کە شێوازێک کە بۆ چ شتێک تەبلیغەکەن جیاوازێکی ئەو تۆ نبینی بەڵام طبعا ئەیبینی لە ڕەنگە لە جۆری زمانیانە ئەم جیاوازە تۆ ببینی بەڵام بە خەڵک چی من پێم وایە هەڵسەنگاندنی ئەوە لێرەوەیەکە بۆ چ شتێکی خەڵکە بێنەگەوەی کە چۆن تعبیر لەماکەن بە چ جۆرە لە جل و بەریەکەوە جامانەی کومشکیەک تێکەڵەکا بەیەکەوە چێتە سەر ستێج یا خۆ دەچێ چوزانم وەکوتم ملپێچێکی زەد و سەوز و مۆر و پرتەقاڵ و چیچیە کاتەمری من بە بڕای من ئەمە لە مەسەلە ناگۆڕێ ڕەبتی بەوە هەیە کە تۆ بەبێ ئەوەی کە خۆ سەغڵەتکەی خۆ زۆش پرسکەی لە زەر ستێج بەبێ ئەوە بڵێ من ئەچم لەسەر ئەم مەسەلانی خەڵک کارەکەم بەڵامەوە وەکوتمان هەموو هینەکانیان لەسەرەوە کە کامیان ئێستحقاقی زیاتریان بەبێ بۆی دەستکەوتی حیزبی بۆ خۆیان و دەستکەوتی پاروپول زیاتر کەڵەکەکردنی سسمارکردن بێ بۆ شتێکی تەنێ بە بڕوا من ئەلێرەوە جێگەی سەرنجە جەمال محسین سەرنووسەری گۆڤاری دیدگای سۆسیالیستی زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوە شوماندوو نەبن ئازیزان وچانێکی چەند چرکەی و پاشان سەبارەت بە سەرهەڵدان و بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ڕاسیستی و فاشستی لە ئەمریکا و ئەوروپا بەرنامەمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە مەڵی بینەرانی ئازیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش سەبارەت بە سەرهەڵدان و بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ڕاسیستی و فاشستی لە ئەوروپا و ئەمریکا گفتوگویەکمان دەبێت لەگەڵ محسین کەریم لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان محسین کەریم ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت ئێوارەی ئێوەش باش و ئێوارەی بینەرانتان باش هەربژی سپاس ساڵانێکە لە ئەوروپا و لە ئەمریکا ڕەوتێک پیا بووە کە هەڵبەت ڕوبەدەرەوە ناڵێت ڕاسیستی یان فاشستی باز لەوە دەکەن کە ڕەخنیان هەیە بۆنە لە سیاسەتی پەنابەری ڕەخنیان هەیە لە ئەم سیاسەتی کە تا ئێستا هەبووە و پەنابەر بیانی لە وڵاتانی تردا بژی یان یەکێتی ئەوروپا و زۆر شتی تر هەستەکەی ئەوەی کە پێشتر پێی ئەوترا ڕاسیزم ئێستا گەشەی کردووە بەرەو فاشیزم و ئەوەی کە پێوترا ڕەخنەگر لە سیاسەتی پەنابەری بەرەو ئەم ڕاسیزمە دەڕوات و یان هەتا فاشیزمیش
زۆر وڵاتیشتا گەیشتونەتە پەرلەمان گەیشتونەتە حکوومەت ڕەنگە دیارترینیشیان دۆناڵد ترامپ بێ لە ئەمریکا و لە زۆر وڵاتی تری ئەوروپاش. بپرسم ئەم ڕۆتە چییە و بۆچی بەم شێوەیە ئاوها لە ئەوروپا و ئەمریکا دەتوانێتی سەر هەڵبدات؟ بەڵێ داین چۆنە تەوان بۆرژوازی ئەماوە شقال ڕەوت و بزوتنەوە و حداب لە خۆی ینی حدابی هەیە هەرێکیان بە پێی بەرژۆندیەکانی چینی بۆرژوازی لە قۆناغی دیاریکرا و بۆ پێی لێکدانەوەی خوان و مەسەن چۆن ئەتوان نوێنراتی و نوێنراتی بەرژۆندەکانی بۆرژوازی بکەن بە حاڵ حدابی جۆرا و جۆر هەیە بەڵام ئەوەی کە ینی مەبەسم لە حیزبی چەپڕێ ینی ئەوەی کە پێڵەن باڵی چەپی بۆرژوازی تا باڵی ڕاستی هەمیشەمە بووە ینی بەڵام لە قۆناغی دیاریکراوی کۆمەلگایە کۆمەلگای بابڵێن هەر کۆمەلگای سەباتی باسی ئەوروپا و ئەمریکاکەین لە قۆناغی دیاریکراوی ئەم کۆمەلگایانەیە بە ئەم ڕەوتانە با بڵێن بەرزە بنەوە یا بڵێن نفوس پیاکەن یا بڵێن جێگە پێگەیەک پیاکەن لە ناو معادلاتی سیاسی وڵاتانەیە من پێمە کەمە بەڕاستی هۆکارەکەی دۆخێکی ئابووری کۆمەڵایەتی بۆرژوازی غەربیە کە تێکەوتووەوە لە دوای 2010ەوەی کە بە خەیرانی ئابووری ناسراوە تەمانەوان خوان اعتراف ناکەم بە خەیرانی ئابووری بە جۆرێک دۆتە بە قەیرانی دارایی باسی لەکەن کەم تا زۆر ینی زۆر بە شوێکی زۆر نادر ینی زۆر کەم اعترافەکە قەیرانی ئابووریە ئەم قەیرانە 2028 بەردەوامە تا ئێستا بە شێوازی جۆرا و جۆری عینیان توانێت تێپەڕێنن بەسەن دەورانێکی دیاریکرا بۆ فەتێکی زۆر کەم تۆزی هەورە بێتەوە معدلی گەشە باشە بێتەوە بەڵام دەست پێ ئەکات یعنی توان بڵێم کە چ ئەمریکا چ ئەوروپا لە ناو قەیرانێکی ئابووری کەمەشکێنە ئەژین لە دوای 2010 تا ئێستا کە ئەوە نزیک تقریبا توان بڵێم بە 15 ساڵەکە نزیکی 7 ساڵە نەک 15 ساڵ ئەم دۆخە ئابووریە ئەم قەیرانە ئابووری کە بۆرژوازی تێکەوتووە تەوان ئەوان ئامانجیانەوەیە کە باری قەیرانەکە بەسەر چینی کرێکار و خەڵکی کەم دەرامەتی ئەم وڵاتانە پشکێننەوە چونکە لە تەحیل ئەخیرا دەوڵەتەکان و سیستمەکان نوێرانی سیاسی چینی بۆرژوازین کە لەم قەیرانە ئابووریا بێت چینی بۆرژوازی بە سەلامەسەری دەرکاوە ئەبێت ئیسیسمار دووبارە دەست پێ بکاتەوە ئەبێت قازانجی سەرمایە دەست پێ بکاتەوە بێت کەڵەکەی سەرمایە بە شوکی ئاسایی بڕاتە پێشەوە هەر جۆرێک لەو ڕێگریانەی کە لە بەردەم ئەم هینایە پرۆسیا هەیە لای بەنیان ئێمە لە دوای قەیرانەکە دەورانێک ئەومان بینی کە چۆن لەسەر گیرفانی خەڵک دەوڵەتەکان هینیان کردەوەی بە جۆرێک یارمەتی کۆمپانیەکان ئانا بۆی یا شەریکە گەورەکانە بۆی کە تووشی ئیفلاس نەبن ینی مەسەڵەن ینی ئەمە بەسەن تەمان ئەمە لەسەر کێ بوو لەسەرەوەی کە زەریبان لەسەر خەڵک زیاد کرد لەسەرەوەی کە لەسەر بنەمای ئەوەی کە خزمەت گوزارەکانە کەم کردەوە لەسەر ئەوەی کە باڵێن مافی چینێکە ینی باڵێن نەک مافبوورە بەشی چینی کرێکاریان لە داهاتی کۆمەلگا کەم کردەوە بە معنایەک ئەگەر وەکو وینێکی گشتی بڵێن مەسەن داهاتی گشتی چینی کرێکار لە کۆمەلگای هەر کۆمەلگایکی غەربیە ڕۆژاوە ئەمریکا و بەریتانیا مەسەن نیسبەتەکەی گەر پێشتر بۆن لە سا 60 و بێ مەسەن هێنانە سەر لە سا 40 یعنی بەمە تامینی ئەوان کرد ڕێگەی ئەو تەوان بە ئینگلیزی پێڵێن بەیڵ ئاودەوەی کە نەوێک لە باڵێن پشتیوانی دەوڵەت لە بانقەکان بانقیین مرکزی دەوڵەتەکان لە کۆمپانیەکان ئەمە بە جۆرێک ئەوانیان لە ئیفلاس بە جۆرێک پاراز بەڵام سەر باری ئەوەش کۆمەڵە کۆمپانیا تووشی شکست بوون کۆمەڵە کۆمپانیایکیان گرتەوە بەر حاڵەوەی کە لێرە ڕەنگە زۆر مەجاریەوە لەبێ و گوردەکاریان باسکەرە و قەیرانە قسەدە چۆن کاریگەریدانێ بەڵام ئەمێ بڵم کە ئەم قەیرانە بارەی قورسایەکان قسە سەر چینی کرێکار طبعا ئەمە بەم شکۆڵ ڕۆشتە پێشەکە باسم کرد ینی کەمکردنەوەی خەدەماتی گشتی لە خەدەماتی تەندروستی خەدەماتی شارەوانی بیمەکان مەسەلەی هەتا کەمکردنەوەی حقوقی کرێکار مەسەلەی سەپاندی بەعزێک وەکو بۆ نمونە ینی ئەو مافانی کە پێشتر کرێکاری ئەم وڵاتانە هەیە بوو بە جۆرێک کەمکردنەوەی و مافانە لەباری مانگرتن حقوقی مانگرتن لە با بڵێن ستەڕکردنی زیابوونی کرێکان تەمانەمانە داڵێن چەندین ساڵە مەسەن کرێ بە ڕێژێکی زۆر کەم زیاکە لە کاتێکا ڕێژەی هەڵاوسان زۆر زیاترە لەوە و هەتا سەپاندنی هەلومەرجێکی خراپتر بۆ کارکردن زیادکردنی ساعتی کار و تقریبا سەپاندنی سیستمی زیرۆ کۆنتراکت یعنیەوەی کە مەسەڵەن بەبێەوەی هیچ تۆ عقدێک ڕێکەوت ینی چی پێڵەن عقدێک بکەی لەگەڵ خاوەنکارەکەت هەر لە حدێتوانێت دەرێکا پێویستی بە تۆ نەبێت تا زۆر جارە ماست و ئیسپادە لەوە ئەکەن
خراپ لەمە کەڵ گۆرەگەن کە مەسەن بە ناویەوەی کە ئەم کرێکارە لە ژێر چاودێریای بۆ 2-3 مانگ ینی دوایی مەسەن پێڵن کە ناتۆ لەگەڵ هی نێماگە نەگونجایت ینی نەگوجات توانێت دەریکە مە بەس مەوانە کە لە ئەوروپا و لە ئەمریکا ئەمە بەرحەڵ کرێکار ئەم حەقەی هەبوو حەقی گرێبەستی هەبوو مەسەڵەن ینی دەرکردنی کرێکار ئاسان نەبوو بەڵام ێستا زۆر ئاسانی دەریەکات و بە هیچ حەقێکی شێت ئەم دۆخە تەمە ناڕەزایەتی فراوانی ناو چینی کرێکارە زیاد کردووە ئەم ناڕەزایەتیە مەسەلەن ئەحزابەکان هەرێکە پلاتفۆرمی خۆیەڵە تەمانەت ئەو بڵێم کە مەسەن ئەم سیاسانی کە تاسە براوتە پێشۆ بە عام لەلایەن دەوڵەتانی بۆرژوازی زۆرتر مەسەن ئەحزابی لیبرالی نەوعەنما کە مەسەن ڕەنگە بەشێکیان بە ناوی چەپ یا بەرحەڵ یا ناوی چەپی لێنرابێت بۆ لەورەیەک بۆ نمونە لە ئەمریکا حزبی کۆماری حزبی دیموکراتی لەسەرکار کە بە حساب بە باڵی چەپی بۆرژوازی ئەمریکی حسابەکرد لە چاو باڵی مەسەن جمهوریەکانە لە بەریتانیا مەسەن ئێسەوەتە حزبی کرێکاران کە بە حساب باڵی چەپی بۆرژوازی حسابەکرێت لە ئەوروپا مەسەن هەروە لە زۆربەی وڵاتانی پێوا بوو بەڵام ینی ئەمانە کە بە بڕای من تەمەن باڵی چەپی یا بە جۆرێک ئەم ڕەوتەی بۆرژوازی شکست دێنێت لەوەی کە ناتوانێت وەڵام دەرەوەی دۆخی اقتصادی بۆرژوازی بێ وە چینی کرێکاریش لە خوارەوە ناڕازیە بە بڕای من ڕەوتی جۆراجۆر سەرهەڵا هەم ڕەوتی چەپی با بڵێن ڕادیکاڵ و کۆمۆنیستی و سۆشیالیستی کە لە ڕوانگەی بەرژۆندەکانی چینی کرێکارەوە ینی سەری دۆخەکەکەن سەری قەیرانگەکەن وە پەیامێکی تریان هەیە کە بە شێوێک لە شێوەکان توانین بڵێن بە شێوازی جۆراجۆر ئەمە خەریکە خۆی نمایشەکە مەسەن ناڵێم زۆر ڕوون و ڕاشکاو بەڵام بە شێوازی جۆراجۆر توانین لە ئەمریکا ببینی لە ئەوروپا ببینی لە بەریتانیا ببینی کە مەیلێکی گەورە لە ناو چینی کرێکار و تیپی گەنجی کرێکارانە هەیە بەرەو چەپ بەرەو کۆمۆنیزم بەرەو سۆشیالیزم بەرەو ئەو حیزب و ڕێکخراوانی کە نەوعانمە ئیدعای چەپ و کۆمۆنیزم و بەعزێک ئیسلاحاتی اقتصادیان هەیە کە ژیانی خەڵک گۆڕێت لەبەری ئەو بەریشەوە تەبان ڕەوتە ڕاستەکانە ئەمە ڕۆتە ڕاستانە نایەنەوێت کە سەرچاوی ئەم کێشەیە بە خودی سەرمایهداری پیشان بن ئەوان ئەڵێن چی مجموعەیەک شت وەرەگرن مجموعەی ڕواڵەتی قەزیەکە وەرەگرن کاڵێن ئەم قەیرانەی کە هەیە ئەوەی کە خەدەمات کەمە بێتەوە ئەوەی کە دەوڵەت ناتوانێت مەسەن خزمەتگوزاری پێشکەش بکە مەسەن بیمەکان کەمەکاتەوە کرێ کەمەکاتەوە هەتا بێکاری زیاکە ڕێ خەتاکەی ئەوەیە کە دەوڵەت ئەم دەوڵەتانە مەجاریانە بۆی کە خەڵکێکی زۆر بێنە وڵاتەکانمانەوە کامانە لەسەر بودجەی گشتی و لەسەر زەریبەی ئەوە ئەو خەڵکانی ئێمە کە کارەکەن ژیانێکیان بۆیان دابیر کردووە ئوتێلیانە شوێی نەشتەجێ بوونیانانێ خەدەماتی سەحییان پێشکەشەکەن هەموو جۆرە خزمەتگوزارێکیان پێشکەشەکەن مەسەن هەتا بەشێ ڕاست ینی لەم ئەم حزابە ڕاستستانە مەسەن بەوازح ئەنەوێت یعنی باڵێن لاواسترین بەشی چینی کرێکار کە خەڵکانی پەنابەرن خەڵکانی مهاجرن ئەو خەڵکانن کە لە دەرەوەی ئەم وڵاتانە ئەوروپا ئەمریکا و هاتوون لە وڵاتانە ئیشەکەن ئەمانە بکەن بە سەرچاوی کێشەکان و ئەمان دەرپەڕێنن تەمان مەوزوعەکە چی هەدەفیان بەڕاستی ئەوەیە کە پیشانی ئەوە لە چاوی کرێکارانی وڵاتەکانی خوانەوە وای پیشامن کە خەتاکە ئەساسن دەوڵەت و سیستمەکە نییە خەتاکە خەڵکێکی ترای ئەنی هەر بەشێکی تری چینی کرێکار خەتابارەکەن بۆی کە ئەو سەرچاوی ئەم نەکبەتێ لە کاتێکا بە پێچوانەوە سەرچاوی سەرجەم نەکبەتێکە ئەوانن ئەم ڕەوتە ڕاستانە بە بڕای من تعبیرێکی ئاوەژوون تعبیرێکی چاواشەکارانن لە ناڕەزایەتیەک کە لە ناو چین بەشی خوارەوەی چینی کرێکار و جێک بەشی خواری کۆمەلگا هەیە ئەمان تعبیرێکی ئاوەژوون ناواقعین چاواشەکارانن لەو ناڕەزایەتیە کەیانەوێت بۆکوتم لەسەری خەڵکی پەنابەر و مهاجرین و هەنی کە لە دەرەوەی وڵاتەکانی خواتون لەو وڵاتانە ئیشەکەن بە بڕام ئەمە سەرچاوی ئەسڵی سەرهەڵدان و گەشە و هینی ئەوانە چکە ڕۆگەردی قەت بەی مەسەن ئەتوان بڵێم لە ماوەی 10 ساڵی ڕابردووە یا لە ماوەی 4-5 ساڵی ڕابردووە ئەم قەیرانە تونتر بووەتەوە و فشارەکە لەسەر چینی کرێکار زیاتر بووە لێرەشەوە مەسەن ڕەوتە ڕاستیستەکان هاتوون ینی توانیوانە بە جۆرێک بەشێ لە کۆمەلگا چاواشە بکەن بۆ من لە ئیتالیا جۆرجیا میلۆنی ڕئیسی حیزبی ڕاستڕەوی ئەو وڵاتە ڕێوزەرایە لە ئەمریکا جاری کە ترامپ فاشستێکی دژە پەنابەر و دژە کرێکار دژە کۆمۆنیست دژە چەپ دژە هەموو جارێک ئەو یەتۆ سەر حکوم کە جێژ ئامادە جێژ دابەزێنێ بۆی کە پەنابەرانێک لە پەنابەری نەوانە مهاجرن کە لە وڵاتانی ئەمریکا هاتوون لە ئەمریکا ئیژەکەن بەشدارن لە دابیکردنی لە بڵێن لە بینای اقتصادی وڵاتەیە بەڵام وەکو مجرمە یانگەن و لە زیندانەکانە وەکو داعش جاران کڵاوە هینیانەکەنە سەری و سجیانەکەم نێرنەوە ینی لە بەریتانیا بە هەمان شێوە حیزبی ریفۆرم هەیە ئەمە کە
یعنی با بڵێم دواکەوتوترین و سەخیفترین بمبەخشەم و شێڵم سەخیفترین پروپاگاندە دژی پەنابەرانەکەن بۆی کە یعنی درۆ بەمەسەن نایجل فەرەج باسی لەوە لە مەسەڵەکی حیزبی ریفۆرمە باسی لەوە کردو کە پەنابەرەکان ئەچن لە پارکێکە پارکی ڕال پارکی پێڵەن گوایە تەیرێکیان خواردووە تەیرێکیان بردووە سەریان بڕۆ خواردوانە یعنی بەڕاستی یعنی پروپاگاندیان بەجارێک نازل و هاتۆتە خوارەوە کە یعنی کەوتۆ لەسەر درۆ لە کاتێک ئەمە خودی ئەو پارکە ڕایگەیاندۆ کەشتی وان نەبوو لە هیچ راپۆرتی کیلۆوابەتان نییە بێجگەلەوەی کە مەسەن خەڵکیان هاناوە پەلامەری ئوتێلەکان بن ئەوتلانی کە پەنابەرانی لێیە مەسەن ئاگریان تێبەراون بەرحەڵ فەزایەکی ڕق و قینیان دروست کردووە و بەشێک لە چینی کرێکار بەتایبەتی لەوان بەشێکی دواشی دواکەوتوی چینی کرێک ئەو بەشەی کە چاواشە بووە لە بەرامبەر چینەکەی تراکە بەشێکی پەنابەران و مهاجر و بەشێکی بەڕای ئەو خەڵکی کۆمەلگای ئەو وڵاتانەیە ینی مەسەن بەشێکی خودی چینی کرێکار لە ئەوروپا لە بریتانیا لە ئەمریکا بەرامبەر بەم ڕاستیزن و بەم باڵە فاشیستەوە ساوەتەوە دیفاع لە چینی کرێکارەکە دیفاع لە مەفاهیم و ئینسانیەکانەکە دیفاع لە مافی پەنابەری و هەتا لە بریتانیا ئاڵێ مەسەن پەنابەران بەخێر بێن ینی وەکو پەیامێک بەدژی ئەوان ومەسەن هەتا باسەوەکەناڵێ ئێمە وڵاتانە وڵات ینی ئەساسەن مهاجرین ئەم وڵاتی دروست کردووە و بەرحەڵ مەبەستمە کە ئەمە بەڕای من کێشمەکێشێکی کۆمەڵاتی سیاسیە لەم کۆمەلگانە کە لەم قەیرانە ئابوووریەیە هین بووە سەری هەڵاوە تون بۆتەوە و بەڕای من شەڕێکی ئاشکرایە سەر کە لە بینی دوو جەناحە جەناحی چەپی کۆمەلگاڵە مەبەست لە چەپی بۆرژوازی نیە چەپی کۆمەلگا کە خەریکە بە جۆرێک خۆی نمایشەکە و هەتا بە جۆرێک پشتوانی لەو لایەنانەکە هەتا لە ئەحزای بۆرژوازی کە نوعەنما خۆی بە چەبەڵەخە لەو لاشەوە بەرەیەکە ڕاست و فاشیستەکە بە هەموو معیارێک ڕاستیزم بە قووەتەکە دژە پەنابەریە دژە خەڵکی غەیری باڵێنەوەی کە پێڵێن مەسەن سپی پێستە و بەرحەڵ هەتا ئامادەیە جەریمە و تاوان پیشان ئەنجام بات لە بەرامبەر ئەو خەڵکانە بە مەبەستەوەی کە بۆرژوازی و دەوڵەتەکەی و سیستمەکەی لە ڕەخنە و لە زەربەی چینی کرێکار و لە هوشیاربوونەوەی چینی کرێکار بەرامبەر بەم قەیرانە بپارێزێت و سیستمەکە ڕابگرێت. ئەم ئیدعانەی کە ئەکرێت شەنێ واقعەتی تایە باسەوە ناکەم لە پارکێکە تیر براو ئەوانە بەڵام ئەوەی کە وەکوتر ئەوترێت پەنابەران بارگرانین بۆ سەر ئابووری وڵاتەکان ئەوەی کە بێکاری زۆرە بێ هۆکار ئەوەیە کە لە وڵاتانێکی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقاوە هێزێکی چینی کرێکاریت ئەو کارانە ئەبەن لە خەڵکی ئێرە و هەروەها زۆر سیتریش کە فێری کولتوری ئێرە نابن و ناگونجێن و گێتوی خۆیان دروستەکەن و هەتا دوایی ئەمانە واقعێتی تایە ئەم پروپاگاندانی کە بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە پەنابەران و بیانیەکان بە شێوەیەکی فراوانتر دەکرێت. ئەزانین چۆنە هەڵڕێ بنال ئەگەر بۆرژوازی لە کاتێکا کە کێشەی ئابووری نییە و ئیسیسمارەکات و ئەتوانێت هێزی کار هەڵمژێ هیچ کێشەیەکی نیەوە خۆی دەرفەتە فرسەتە بۆی کە خەڵک بچێت لە وڵاتەکە ئیش بکە مەسەن کاتێک کە تووشی قەیرانە بێت یعنی ئەمە بەر لەوەی هەتا کێشەی پەنابەری هەبێ مەسەن 200 ساڵ لەمەوە پێش 150 ساڵەوە پێش مارکس باسی سوپای احتیاتی کارەکە باسی بێکاریەکە بێکاری بەشێکە لە سیستمی سەرمایەداری ئەڵێت بە عەرەبیڵە سیفەیەکی ملازم یعنی بەشێکە لە یعنی لێی جیا نابێتەوە یعنی هاوتایە لەگەڵیان بۆیە ئەوە نییە بێکاری و بێکاربوونی کرێکارانەوە کارەکەی پەنابەر و هاتنی پەنابەران بێت یعنی پەنابەریش نەبێ بێکاری سازی بەشێکە لە سیستمی سەرمایەداری چکەوە بەرحەڵ مەسەلێکی قوڵترە لەبارینەوە کە گەبێت قسە لەسەکەین کە چۆن هەمیشە سەرمایە لە ڕەوتی هینی خواتوشی قەیرانە بێت لە کاتی قەیرانە بێکارسازی زیاکات بەشێک لە کرێکانە کاتە دەرەوە بەشێک لە کارگەکان و دامەزراوەکانی فلاز دەکەن بەشێک لەوان مەسەن سەرمایە بەرەو تەمەرکوزە ڕۆبار حاڵم باسانە مارکس لە سەرمایە کردوەتی کە لێرە بەداخەوە فرسەتمانێم تەوزیحاتە بین بەڵام بڵێم کە بێکاری یعنی بەشێکە لە خودی سەرمایەداری پەنابەر هەبێنە بێت ئەمە بەشێکە لەو بەڵام تەمان کاتێکەوان پێویستیان بەهێزی کاری زیاترە پەنابەریان بان کردووە پێشوازیان لێ کردووە بە شێوازی جۆراجۆر کاتێک کە قەیرانیانە بێت ئەوە نایانێت دەم حەقەتە بڵێن کە بابەوە قەیرانەکە خۆمان و کێشەکە ئێمەین ئێمە ئەمانەوێت کە کرێکاران دەرکەین بێکارکەین بۆی کە نسبەتی قازانجمان کەم لەبێتەوە ئەو مەسەن بۆیە ئەنجا چیە کات بۆی شەڕەکە لە کۆڵی خۆی کاتۆی کاتە سەر بەشە نەکبەتەکەی چینی کرێکار وەکو چۆن هەتا مەسەلەی ژن مەسەلەن بۆ ئەنی زۆر جار هەتا یەکەم بابڵێ قوربانی لە مەسەلەی بێکارسازیە ژنان بوون لە تاریخی بۆرژوازیە بۆ مەسەن ئەمان زەعیفترین بەشی چینی کرێکار بوون و هەمیشە و تەوقعی جاران کە بووە 100 ساڵ لەمەوە پێش کە لەبەری پیاوان زۆرتر نان ئاوەن هەتا لە وڵاتانێکی بڵین
دواکەوتوی هینا کە لازال پیاوان بە جۆرێک ناناوەری ماڵن هەتا گەر ژنان لە هیچ دەرکرێت زۆر ینی مشکلەیەکی کۆمەڵاتینە بەڵام لە ئەوروپا حتمما ئەمریکا و ئەوروپامە وانە بەڵام دەورانێ وان بوو ینی بۆیە من پێم وایە کە ئەم مەسەلەیە نەخێرەمەی حقیقەتێکیانی ئەوەشی کە بیانۆکەی ئەوەی کەمانە لەگەڵ کەلتوری ئەم وڵاتانە دەمج نابن ئەوە بە بڕای من ئەوەزان بەشێکی خودی سیاستی مالتیکەڵچرالیزمی غەرب بووە مەسەرەن سیاستی فرەکەلتوری خوان بوون کە نانویست و ئەمانە تێکەڵ بن لەگەڵ کۆمەلگای غەربیانیان مەسەن ئەوان بەڕاستی هینەکانیان گەشاندۆتەوە مەفاهیمە دواکەوتوەکان تەقالیدە دواکەوتوەکان ئەسڵ خوان فەزان دروست کە کۆمونیتی سۆماڵی کۆمونیتی پاکستانی کۆمونیتی ئەفغانستانی کۆمونیتی نازانچی کۆمونیتی چی مەلاو هینیان بۆ داناون فەندیان پێدراوە پاریان پێدراوە مەسەن تەسیلاتیان بۆ کراوە بەڕاستی ئەوانە گەر خۆیان بۆن من هەر کەسێک کە بێتە وڵاتە بێنێت مەسەرەن بیخاتە زمانی قوانینی وڵاتە بیخاتە زمانی کەلتوری وڵاتە بەڕای من ئەم خەڵکە وانییە کە هین بێدیانی بەڵام ئەوان خۆیان زمینێکیان دروست کردووە وەزێکیان دروستکە کە ینی تۆ ئەسەن ڕێگری لێکا کە ئیندیماچکەیت ینی فرەداتە دەرەوە قبول ناکە ئەمە واقعەتێکە کە بە بڕای حقەتێکی تیانی ئەوان بەسەدنەوە ئەوان خوان یارمەتی ڕەوتە ئیسلامیەکانیان ناوە یارمەتی ڕەوتە دواکەوتوەکانیان ناوە ئاراستەی ئێوە بکەم لەسەر ئەوەی کە هۆکاری گەشەکردنی ئەم ڕاسیزمە ئیسلامی سیازی و تیرۆریسمی ئیسلامی نیەوەی کە کاروکردەوەکانیان لە ناوەندەکانی ئەوروپایە دەبیندرێت و ئەوەی کە بەرێک بەرامبەری وەستاوەتەوە لایەنە ڕاستیستەکانت نا ئەزای چۆنە بە بڕای من تیرۆریزمی ئیسلامی ئەو بیانوەیە ئەو کارانی کە ئیسلامیەکانەکە بیانوەکە بەدەست ئەوان ئیسفادەی لەکەن باڵی ڕاست و بەمە جۆرێک نەوەی شەرعەت وەرەگرن یعنی نوعێک زای چۆن لە ڕواڵە شتێکی ڕواڵەت کە بە ڕواڵەت حقیقەت دەرەکەوێت بە ڕواڵەت وارەکەوێت حقیقەتەوانیان چاواشەکاریەکەن مەسەرەن ئەگەر دیقەت بی هەموو ئەو هێزە ئیسلامیانی کە دروست بوون بڕۆ مەسەرەن زۆر جار ڤیدیۆکان بڵاو بێتەوە ئەوانی کە دروستیان کردوون CIA بووە MI5 و MI6 بریتانی بووە دەستگای مخابراتی ئیسرائیل دەستگای مخابراتەکانی ئەوروپا و تورکیا بووە ینی ئیسلامیەکان ئەوان دروستیان کردو مەسەن دیقەت بە ئەترافەکان مەسەرەن وەزیری دیفاعی پاکستان باسەکە ئێمە چەندین ساڵ ئێمە ئیشمان کرد بۆ ئەمریکا و یارمەتی ئیسلامیەکانمانە مەسەن مەلیکی سعودیە ئەمیری سعودی ئەڵێ ئێمە وهابیەکان لەسەر داوای ئەمریکا بە قوتمان کرد مەسەن هیلاری کلینتۆن سەدان مەسەن مەسئولینی CIA پێشووتر و مەسەن مەسئولی عسکەری و کەسانی این بازەکەن کەڵێ ئێمە ئەسەن داعش و فلان و هەموو ئیسلامیەکانمان دروستیان کردون هەتا خودی طالیبان خودی مجاهدین ئەمە خۆ معلومە کە کێ دروستی کرد یعنی لە دەورانی شەڕی لەگەڵ سۆڤێتە شەڕی ئەمریکا لەلایەن سیاسەتمەدارێکی ئەمریکیەوە کە بڕاستی حەقیم زۆر بۆ هین نابێت یعنی بەسەر ئەو ینی هەموو ئەمە معلومە بۆیە بە بڕای من هەتا لە وڵاتەکانی خۆشیان ئەمانە تەسیلاتیان بۆ کردوون یعنی بەڕای من ئەگەر تۆ دیقەت بی بەشێکی زۆری ئەو تیرۆریستە ئیسلامیانەی کە هاتن پەیوەست بوون بە داعشەوە ئێستاش لە زیندانەکانی هۆڵ و لە هینن ئەمانەمەی ئەوانن کە بەڕاستی لەژێر چتری لەژێر باڵی دەستگای مخابراتەکانی غەربە گەورە بوون و هین بوون یانی بۆیە من پێم وایە ئەوە بیانوویەکە بەدەست باڵی ڕاستەوە و ئەوان خودی دەوڵەتەکانی بۆ ڕوازی ئەوروپی و ئەمریکی خۆیان دەور و نەخشیانە بۆ لە زیندکردنەوەی ئیسلامی سیاسی لە سەرهەڵدانی لە بەهێزکردنی و ئێستاش وەکو باڵین بیانوێک و پاساوێک بەکارێنن بۆ کە سیاسی خوان بڕوە مەسەن داعش خوان دروستیان کرد دوای خوان هاتن وتیانەمە لە داعشین بە ناوی تیرۆر هاتن مەسەن ئەمریکا غەرب جاری کاتن بۆ عێراق و بۆ سووریا بۆیە من پێم وایە کە نەخێر یعنی حتمما جەریمەکانی ئیسلامی سیاسی لە ئەوروپا و تاوانەکانی جەریمەیەوە مەتەنینە بەڵام بەڕاستی ئەمە ناتوانێت بیانوێک با بۆی کە بە باڵی ڕاست بە دەوڵەتەکان کە بێنن ینی بێنن ئەمە بکەن بە بیان و بۆی هەزاران ئینسانی قوربانی دەستی تیرۆر و تیرۆریزمی ئیسلامی وڵاتەکانی خوان کە هەڵات و وڵاتانە ئەمانە بێنن یەکسەر بیان خەنە ڕیزی تیرۆریستەکان وەکوان مامەڵیان کرد بەشێکی زۆری و خەڵکەی کە لە ئەوروپا و لە ئەمریکا پەناهەندەن و هێنن لە وڵاتانی شەرقی ئەوسەتەوە ڕۆشتون لە لیبیا لە میسر لە سووریا لە عێراق لە ئەفغانستان لە ئەمانە کە بەڕاستی قوربانی تیرۆریزمی ئیسلامی و دەسەڵاتی ئیسلامی لەم ناوچە کە ئەوان دروستیان کردو بۆیە نەخێرم پێمانێکەوە هیچ مەسەن سوئیسلاکەوە چۆن وتم باسی قازەکەی پارکەکەم هەمان شتە بە بڕوای من ئەتوانن باسی مەسەن بۆنە لە بەریتانیا باسەکەن ئەڵێ پەنابەرەکان بردۆتە ئوتێلی 5 ستێرە لە کاتێکە ئەمانە ڕاستە مەسەبراونەتە ئوتێل معلومە کەمە مجموعە کۆمپانیا سوود لە وەرەگرن
بەڵام بەڕاستی ئەمانە نەفەری هەفتەی 30 پاوەنی هەیە 30 پاوان بەشی یەک ڕۆژی ناخواردنی لە فێک ناکە لە فێ بەدە 12 پاوەنە لە فێکی بەسیط یانی مثلا ئینجامانە هیچ حەقی کاریان نییە لە شوێنە کاسوەکو سجن کراون مثلا بەڕاستی ئەمە بە ئوتێلێکی 5 سەرێ بەڵام ئەوان چۆنە ئەڵێەوە لە ئوتێلی 5 سەرێ دانا حقوقیانە ئیحساساتی خەڵکە جوڵێن بۆی کە بەڕاستی کوتم حقەتەکە ونکەن لە سیستمی سەرماداری کەپیتالیزم ڕزگارکەن لە ڕخنە و لە هینی چینی کرێکات و بەشێ لە چینی کرێکات چاواشەکەن بۆی خەنە بەرامبەر ئەوی تر و بەڕاستی بیکەن بە دوژمن لەگەڵ بەشەکەی چینی کرێکارە و دای بڕن لە خەباتی چیناتی لە جی سەرماداری لە وڵاتانی کە ئەم قەیرانی تیا بەرجەستە بۆ ئەم قەیرانە خەریکە بەڕاستی کەمەری کرێکار و زەحمەت کێشی وڵاتانی شکاندووە بەڕاستی مەسەلەن ژیانی خەڵکی وەرانکردووە مەسەلەن لە نازام وڵاتەکانی تر بەڕاستیەوەی کاگەدەرم لە بەریتانیا لە چەندین شوێنە بە ملیۆن ئینسان لەسەر سیستمی هینەژین فودبانکەوەی کە خواردن بە شێوەی خێرخوازی لە مرکزەکان و هینەکان تەوزیعکەن بەسەر هەوڵاتیانە مەسەن بازار و بازارانی کە جاران خەڵک کەمترین شتی لێکردی بازار هەرزانەکان بەڕای من ئێستا هەتا لەبەر خودی ئینگلیز جاران ئەگەر مەسەن زۆرتر خەڵکانێکی پەنابەر و ئەوانەی کە لە کەم دەرامەت و خەڵکی مەسەن توانایی دارایان کەم بوو لێ بازاڕیانە کرد ئێستا بەنی لەبەر ئینگلیز بەرناکەوێت بەڕاستی لەم بەریتانیا لەم لەندەنال لەبەر ئینگلیز بەرناکەوێت ینی ئاسی ژیانی ئەوان جاتە خوارە بەڵام ئەمە بەڕای من ینی وەکو چۆن ئیسلام لە منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتەکانی ئێمەیە وەسیلەیەکی باشە بۆ چواشەکردنی خەڵک ئەتوانێت بەبێەوەی زەحمەتێکی زۆر کێشێت توانێت خەڵک چواشە بکە لە کۆمۆنیزم و لە سیاست و لە خەباتی چیناتی و لە خەبات دژی سەرماداری دووریان خاتەوە بەڕای من ئەم ڕاستیزم و ئەم شۆفێنیزمەس کە ناو چینی کرێکارە خۆی ئەسڵ هەدەفەکان بەڕای من پەرەدانتی ناو چینی کرێکار ئەمە بەقوتکن بەڕای من چینی کرێکار بەشبەشەکەن ویانکەم بە دژمن یەکتریوە ینی مەترەحە و خەتەرناکەوەی کە هەتا بەشێ لە چینیکار پەراماریەوەی تر بە من بیرم لێ ئەمە لە خۆپیشاندانی مانگە لەمەوە پێشکە ڕاستەکانی بەریتانیا کە لە لەندەن 150,000 کەسیان بۆ کرد کە لە زۆر شوێنی دنیاوە لە زۆر شوێنی بەریتانیاوەی بوون وەتا لە وڵاتانی تریشەوە خەڵگات بوو لەوانە ئیلۆن ماسک هاوکاری کرد و پشتیوانی مادی لێکردبوون خۆپیشاندانی دژ بەوان ڕوویان خەڵکی ئازادی خوازی بەریتانە بەڕاستی دیمەنێکی زۆر خەتەرناک بوو من ئێمە ژمارەێک لەو هاوڕانە کە لێ بین بەڕاستی دیمەنێکی خەتەرناک بوو یعنی پەلاماریان ئەگەر مەسەن پۆلیس لەو بەیانانەوە لەوانە بوو کە دایان کەس بری ناکەن بە چەقۆ بە تێڵاو بە بەشتی خەتەرناک یانی بەرحاڵ ئەمە پێم وایە کە ینی شەڕێکە مەسەن شەڕەکە لە بینی خەڵک و لە بینی کرێکار و سەرمایه‌دار و دەوڵەمەندەکان و دەوڵەتەکانە بنە ناو خەڵک وە خەڵکن بە گژی یەکتریا و بۆ شوێ خۆشیان با بڵێن بۆکو بەرزەکی بانان بۆی دەرچێت لە فنلەندادا چووبوون ئامارەکانیان هێنا بوو کە چەندێک لە خەڵکی بیانی بێکارە چەندێک لە کەمپەکانە داوای مافی پەنابەرێتیەکە و تێچووی هەموو ئەمانە چەندێکە بە مۆزەف و کارمەند و حەقی کرێ و هەموو ئەوانە و ئەو بڕەپارێت چەندێکە کات لە نیسبەی بودجەی فنلەندوە ئەکرێ بەم کارە چی بکرایە بۆ کۆمەڵگەیەکی وەکو فنلەندادا وەکو بەشێکی بەڵام کاتێک هێتە سەرمام قسەیانێ بەڵام لەسەر ئەوەی کە بە ملیۆنەها بە ملیارەها دۆلار خەرجی تازەکردنەوەی چەکەکەن خەرجی چەکی کۆکوژەکەن خەڵکی خەرجی تەتویری ئەسلحەی نەوەویەکەن خەرجی ناردنی چەک بۆ ئۆکرانیا وەشەڕێکە لەسەر خوێنی خەڵکی ئۆکران لە بەرامبەر رووسیایکەن بۆ سەپاندی هەژمەنی و ئەژمۆنی و هەیمەنی پلان بەسەر دنیا بۆ ئەمە هیچ کێشەیەک نیە یعنی هیچ سنوورێک نیە هیچ پرسیارێکی لەسەر نییە بە تریلیۆن دۆلار ئەوان سەرفەکەن بە ملیار دۆلار مەسەلەن ئەوان لە بودجەی گشتی لە خەسەخانە لە بیمەی بێکای لەمانە گلیانەوە بۆ جەنگ ئەوان مەسەن لە ماوەی 3 ساڵی شەڕی ئۆکرانیا و رووسیا کە بەڕای من شەڕی رووسیا و ناتۆیە مەسەن بەریتانیا ئەمریکا بە 100 ملیار دۆلاری خەرج کردووە بەریتانیا 10 ملیار دۆلاری خەرج کردووە ئەوروپا 100 ملیار دۆلاریان خەرج کردووە لەم شەڕەیە بۆ ئەمانە هیچ کێشەیەکیان نییە بۆ مەسەلەوەی کە تەسلیحیان چەند ینی فەتاکترین و کوشندەترین چەک ئینکەن مشکلیان نیە بەڵام یەتە سەر ئەوەی نانی پەنابەرێکە لە نەکبەتی و لە ماساتی کە خوان قوڵقان دیوانە بەڕاستی مەسەر هەر ئەوانن کە سەیری کە لەم ڕۆژانە بینێک بڵاو بە تۆ سەرۆک وەزیرانی پێشووی بەریتانیا بۆریس جۆنسن هەڵەچی ئەمە کاتی عێراقمان داگیری هیچ بەرنامەیەکمان نەبوو هیچ بەرنامەیەکمان نەبوو وێرانمان کرد دەڵێ خۆی لە وێرانمان کرد باشە عێراقیان وێران کرد 10,000 کەس کوژە لە کێشەی تایفیە 10,000 جوندیان کوشت وڵاتێکیان وێران کرد هەچی شەبەکەی کارەبای وێران کرد سەر خەڵکی عێراق کێشەی کارەبای هەیە
خەدەمات نەما هیچ شتێک نەما عێراقیانەیە دەست مەجموعەیە چەتە و مافیا و ئینسانکوژ و چەتە یعنی چیان بۆ هەیە خەڵکی عێراقی هێشتا ئەگەر خەڵکی عێراق پەنابێنێ بۆ بەریتانیا بەڕام نەبێ دەدی یەکێک لەو ژنێکی ئینگلیز باسەکات لەوانی کە لە ئەنگری باڵین ئینسانی ئیناڵێ ئەڵێ بە مەمنون بین کە پەنابەرەکان و کە مهاجرین تۆڵەمان لێ ناکەن ئەڵێ بەریتانیا هەچی کارەساتە لە دنیا بەسەر وڵاتانە هێناومانە لە ماوەی 150 ساڵی ڕابردووی بەریتانیایە بۆ نمونە یا ئەمریکا هەچی کارەساتە لە دنیاوان دروستیان کردووە بە هەزار کەسیان بە ملیۆنیان ئینسان کوشتووە لە دنیاە بەدا وڵاتیان وێران کردووە ئەگەر خەڵکی وڵاتانە پەنابێنن بۆوان بەڕاستی بێ مەمنونیان بن سوپاسیان کرد کە پەلاماریان نا کاتمان کەمەوە ئەمەوێ پەیامی ئێوە بۆ کوردمانانی دەرەوەی کوردستان بە تایبەتی لە ئەوروپا و ئەمریکا کە گوێبیستی ئەم بەرنامەی ئێمە بن و لە وڵاتانە ئەژین و ڕەنگە ئەم مەترسی فاشیزم و ڕاسیزمە ڕوبەروان بێتەوە پەیامی ئێوە بۆیان چییە؟ زانین چۆن هاوڕێ بلارەمەوە بڵێم کە سەرجەم هاوڵاتیانێکی کوردزمان کە لە دەرەوەنەوەی کە بەڕەوەندی کوردی ناوابرێ باجارەی کوردی ناوابرێ بە هەر چۆنێک ناوابرێ ئەمانە ئەتوان بڵێم لە ساڵەوە و نۆ زیاتریان بەشێکن لە چینی کرێکاری وڵاتانەمانە سەرمایه‌دانین ڕەنگە دەرفەتی مەجموعەیەکی مەحدود هەبوو بێ کە جۆرێک ینی لە ناو سیستمی سەرمایه‌داری وڵاتانە جێگەیەکیان بۆ خۆیان پێک بەڵام ئەتوان بڵێم زۆربەی هەرە زۆریان بەشێکن لە چینی کرێکاری وڵاتانە و بەشێ ئەو بەشن لە چینی کرێکار کە بەشە ینی با بڵێن ئەو بەشن کە لاوازەکەن بەشە بێهێزەکەن ئەو بەشن کە قابلی زەربە خواردنن مثلا چکە بە هەمووی باگراوندی با بڵین مهاجر و پەنابەرمان هەیە ئێمە ینی لەو بەشن کە ئامانج ینی تارگێتین ئامانجین بۆ باڵی ڕاست و فاشیسمی ئەم وڵاتانە و بۆیە هەتا ئەگەر لەم ڕوانگەشەوە بێجگەلەوەی کەمە بەشێکی لە چینی کرێکار هەتا لەم ڕوانگەوە بێ ئێمە بەرژەوەندیمان لەوەیە کە لە پاڵ ئەو بەشەی چینی کرێکار و بەرەی ئازادی خوازی و ئینسان دۆسیە وڵاتانە بۆسینەوە کە دیفاع لە ئازادیەکە دیفاع لە یەکسانی ئینسانەکە لە بەرەی چەپی کۆمەلگا بۆچینەوە لە وڵاتانە چەپی کۆمەلگا بەهێزە مەسەلەن چەپی کۆمەلگا بە ئەنواع ئەشکال خۆی تعبیرەکە مرۆڤایەتی بەهێزە ئینسانیت بەهێزە بە بڕوای من یعنی ئێمە لەم بزوتنەوەیە بین لە ناڕەزاتەکانە بین لە خۆپیشاندانەکانە بین کاتێک خۆپیشاندانێکگرێت لە دژی ڕاستیستەکان لە دژی فاشیستەکان لەلایەن مەسەن بۆ ئەنواع ئەشکال گروپ هەیە کە بۆن من لە بەریتانیا ستاندەپ تو ڕیسیزم یعنی لە بەرامبەر ڕاستیزمە ڕابوەستن مەسەن ئەمە ئەنواع ئەشکال مەسەن ژنان لە دژی ڕاستیزم و زۆر ڕێکخراوی تری چەپ سەندیکا کرێکاریەکان یەکێتی کرێکار کەمانە لە دژی فاشیزم و ڕاستیزمن لە پاڵ ئەمانە خۆیان ببینەوە لە خۆپیشاندانەکان بەشداری بکەن و یعنی ئەم ڕێگەیە توانێت دیفاع لە خۆشیان کا بەڕاستی بێجگەلەوەی کە ئێمە وتم بەشێکی لە چینی کرێکار بەشێکی لە کرێکاری وڵاتانە بەرحاڵ بۆ دیفاعکردن لە خۆشمانە بێت لەم جەبهەیە بۆسینەوە ئەبێ ئەمە لە دژی ڕاسیزم و فاشیزم بۆسینەوە لە دژی ئەوان نەقشمان هەبێ نەک لە ڕاستەکەی نەک نەخشێکی پاسفیز نەک لە باڵە دانشی نەک چاوەڕێ پێی بزانین مەسەن هاوڵاتێکی ئینگلیزی چی بۆ ئێمە کە بەڕێمە بێمەش بەشێک بین و بەشێکی ئەکتیڤ بین یعنی وەکو چۆن هاوڵاتێکی ئینگلیز هاوڵاتێکی ئەمریکی دژی ڕاستەکانەوە دژی فاشتەکانەوە دیفاع لە ئینسانە دەکات دیفاع لە پەنابەرەکە دیفاع لەوەکە بەڕێمە بێ ئێمە لە پێش ئەوانەوە لەگەڵ ئەوانە بین و بەڕای من پەیامم بۆ هەموو هاوڵاتانی کوردزمان لە سەراسەری ئەوروپا و ئەمریکا هەیە لە دەروی وڵات کە لەناو ئەم بزوتەوە ئینسانیە خوان بینەوە لە جی فاشیزم و ڕاستیزم و بەشێک بن لەم زوتە ئینسانیە بۆ دیفاع لە هەر شکڵێکی مەدەنیەت و ئینسانیەت نەک تەنها لەم قەزیە بەڕای من هەتا بوونی ئێمە لە دیفاع لە خەڵکی فەڵەستین بەڕای من بەشێکە لەم بزوتنەوەیە ئەم بزوتەوە ئینسانیە لە قەزەی فەڵەستینشا دەور و نەخشی جدیە بوو هەرەو بزوتەوەی کە دیفاعی لە پەنابەر کرد هەرەو بزوتەوەی کە دیفاع لە خەڵکی فەڵەستین کات و خەڵکی غەزاکە و دژی وحشێتی ئیسرائیل و هین وەساوەتەوە هەرەو بزوتنەوەیە کە لە ئەمریکا لە دژی سیاسەکانی ترامپ وەساوەتە دیفاع لە خەڵکی مهاجرەکە بۆیە من پێم وایە کە ئێمە بەشێکی نۆ بزوتنەوە ئەبێت دەور و جدیمان هەبێ و بەڕای من ینی ناکرێت هەتا ئەگەر ئەم ڕۆژ کەسێک پێی وابێ کاتوانێت لە ماڵی خۆی دانیشە نەخشێکی نەبێ بەڕای من ڕۆژێک سەریەت کاگەر ئەم فاشستانە بەهێز بن بەڕای من ڕۆژێک سەریەت کە و لە ماڵەکەی خۆیان ڕوبەڕووی ئەم ستەم و زۆڵم و هێرشە بێتەوە کە ڕاستەکان یانێت کۆمەلگای پێ داپۆش و کۆمەلگای تووشی خەتەر و کارەسات بکەن. محسن کەریم لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمیسی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش بژین و ماندوو نەبن.
عزیزان بڕیار بوو سەرنجی پێشنگ تایبەت بە شۆڕشی ئۆکتۆبەر لەم بەرنامەیەدا پەخشکەینەوە، بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە بەرەی کاتی بەرنامەکانی ئەم شەو تازە زۆر کەمی ماوە. لە تۆڕە کۆمەڵاتیەکانی پێشنگ تیڤی و هەروەها هەفتەی ئایندەش ئەکرێ دەگەر کات دەرفەت بوو پەخشی بکەینەوە، چونکە نزیکترین لە وادەی شۆڕشی ئۆکتۆبەردا. کاتی ئەوە هاتووە ئێستا بەرنامەکانی ئەم شەو کۆتایی بێت و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.